بەڵێ ئێمە بەپێی ئەو ئیتیفاقەی کە بەسپاسەوە وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کاریان کرد لەوەی کەوە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەون و بڕیار دراوە ڕۆژانە 1 ملیۆن لتری بنزین بنێردرێت بۆ هەرێمی کوردستان. جاران کۆمیانیاندێک بەنزیخانە نرخی جیاوازی هەبوو ئەمە نامێنێ بەنسبەت نەوتی سپیش ئێمە نزیکەی 150 ملیۆن لتر ڕەزامەندی دراوە کە بۆ هەرێمی کوردستان بنێردرێت لە سیەکی دەوە ئەم بڕە نەوتە سپیە شەڵا دێتن و بەسەر هاوڵاتیان دابەش دەکرێت. طبعاً پاشەکەوت نافەوتێ لە لای حکوومەتە، بەڵام دۆخی دارایی حکوومەت بەڕێستان ئاگادارن لە دۆخێکی سەختدایە، بەڵام ئێمە وەکو حکوومەت ئەم پاشەکەوتە بە حەقی فەرمانبەران دەزانین و لە ئایندەیەکی نزیکدا و پێشتریش لەگەڵ وەزارەتی پەیوەندیدار لەگەڵ ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی گفتوگۆ کراوە و داوا کراوە ئالیەتێکی گونجاو لەو بارەوە طبعاً پێشنیار بکەن بۆ چۆنیەتی هەژمارکردن چۆنیەتی دانەوە. ئەمەش پەیوەستە طبعاً بە دۆخی دارایی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەنسبەت یاسای بودجە. طبعاً یاسای بودجە ئامادەکراوە و بیر و ڕای وەزیرە بەڕێزەکان وەلایەنە پەیوەندیدارەکان وەرگیراوە لەو بارەوە و بربەستێکی وا گەورەی لەبەری نەماوە، بربەستێکی گەورە لە بەردەمی ئەم بودجەیە نەماوە، بەڵام کاتەکە تۆزێ فریامان ناکەوێت بۆ ئەو دوو مانگە، چکە حکوومەتی عێراقیش بۆ ئەو دوو سێ مانگەی ساڵی ڕابردوو نەیتوانی یاسا پرۆژەی یاسا پەرلەمان پەسەندی بکات. ئەوە بوو پەنای برد بۆ یاسای پڕکردنەوەی کورتهێنان پەنای بۆ برد. بۆیە ئێمە لە سەرەتاوە ئامانجی ئێمەوە بووەکەوە شەفاف بین لەم چوارچێوەیەدا و ئامادەشین هەر کاتێک کە ئەم بربەستانەیان هەرگەر بربەست هەبوو لا بچێ ئێمە ئامادەن بنێرین و ئەم ساڵش نەبێ ئێمە 2022 بێگومان یاسای بودجە ئامادە دەکەین بۆ ئەو ساڵی 2022.